حکوومەتی هەرێمی کوردستان چەندین میلیارد دلار قەرزارە. سەرۆکی حکوومەتی هەرێم بەڵێنەکەی بۆ ناردنی راپۆرتێکی بۆ پەرلەمانی کوردستان لەبارەی 27 میلیارد دلار قەرزەکە بەجێ نەهێنا. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە 24 ئایاری ئەم ساڵ لە وتارێکدا ڕایگەیاند حکوومەتی هەرێم 27 میلیارد دلار قەرزدارە. وتارەکەی سەرۆکی حکوومەت لەو کاتەدا کاردانەوەی زۆری لەسەر ئاستی پەرلەمان و شەقام لێکەوتەوە. ڕۆژێک دواتر نووسینگەی مەسرور بارزانی لە ڕوونکردنەوەیەکدا وتی سەرۆکی حکوومەت بەڵێنی داوە لەگەڵ هاوڵاتیانیدا شەفاف بێت بۆ ئەو مەبەستەش بەڕێوەبەراتی بەڕێوەبردن و هەماهەنگی قەرزی گشتی لە ئەنجومەنی وەزیران ڕاست پاردووە تاوەکو لە زووترین کاتدا راپۆرتێکی ورد لەسەر هەموو قەرز و ئیلتیزاماتی دارایی حکوومەتی هەرێم ئامادە بکەن بۆ ئەوەی ئاراستەی پەرلەمان و ڕای گشتی بکرێت. پلانمان بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە داناوە و دوای تێپەڕبوونی زیاتر لە 3 مانگ بەسەر بەڵێنەکەی سەرۆکی حکوومەت بۆ شەفافبوون لەگەڵ خەڵک و پەرلەمانی کوردستان تا ئێستا هیچ راپۆرتێک لەبارەی وردەکاری و هۆکاری 27 میلیارد دلار قەرزداربوونی حکوومەتی هەرێم ڕوون نەکراوەتەوە و ئاراستەی پەرلەمان و خەڵک نەکراوە. لە کۆتایی مانگی ئایاری ئەم ساڵی ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمانی کوردستان لە یادداشتێکدا بۆ سەرۆکاتی پەرلەمان داوای بانگێشتی سەرۆکی حکوومەتی هەرێمیان لەسەر بڕی 27 میلیارد دلار قەرزەکە کرد، بەڵام سەرۆکاتی پەرلەمان ڕێکاری پێویستی نەگرتە بەر و سەرۆکی حکوومەتیش نەهاتە پەرلەمان. بەپێی یاسای بودجەی ساڵی 2013 کە بۆ دوایین جار حکوومەتی هەرێم یاسای بودجەی ناردە پەرلەمانی کوردستان، لەو کاتەدا حکوومەت هیچ بڕەپارەیەک قەرزدار نەبووە. بەپێی یاسای ژمارە 7 ساڵی 2015 یاسای ڕاکێشانی مایە لە ڕێگەی قەرزکردن لە هەرێمی کوردستان لە هیچ بارێکدا نابێت سەرجەمی ئەو قەرزانی حکوومەتی هەرێم وەری دەگرێت لە 5 میلیارد دلاری ئەمریکی زیاتر بێت. باسکردنی 27 میلیارد دلار قەرز لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێم گومانی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە لە کاتێکدا حکوومەتی هەرێم لە دوای 2015 و موچەی فەرمانبەرانی بە تەواوی نەداوە، نەوتیشی فرۆشتووە. بەپێی راپۆرتەکانی کۆمپانیای دیلۆیت ساڵانە بڕێکی زۆر داهاتی نەوتی هەرێم بۆ قەرز دەڕوات. وەزارەتی سامانە سروشتیەکان لە شیکاریەکیشدا عیزە سابیر سەرۆکی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان دەڵێت داهاتی هەرێم لە ساڵی ڕابردوودا 15 میلیارد دلار بووە، لەو بڕەش 10 میلیارد دلار بۆ قەرز و تێچووی کۆمپانیا نەوتیەکان خەرج کرا، کەمترین بڕیشی کە 5 میلیارد دلار بۆ موچە دابین کراوە. بە جۆرەی دەستەی ئاماری هەرێم لە ئێستادا ئاماری دانیشتوانی هەرێم 6 ملیۆن کەسی تێپەڕاندووە. ئەگەر حکوومەتی هەرێم 27 میلیارد دلار قەرزدار بێت، هەر تاکێک 4000 دلار قەرزی بەردەکەوێت. هاوڵاتیانیش بە تەنزەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەبارەی قەرزداربوونی حکوومەتی هەرێم دەپرسن ئایا حکوومەتی هەرێم نەوتی فرۆشتووە یان نەوتی کڕیوە. بە بڕوای چاودێران لێدوانی بەرپرسان لەبارەی قەرزداربوونی حکوومەت بۆ خۆدزینەوەی لە دابینکردنی موچە و خزمەتگوزاری و بە هەدەردانی زیاتری بودجەی هەرێم بە ناوی قەرزەوە.